لە شاری سلێمانی پێشانگای نێودەوڵەتی کتێب ئەکرێتەوە کە لە پێشانگای نێودەوڵەتی کتێب بێگومان چەندین ئامادەکاری کراوە چەندین کەس لەوێ ئامادەی و بە کتێبەکانیەوە یعنی گرنگی و تایبەتمەندی ئەو پێشانگای خۆی لەوەیە بینێتەوە کە بتوان ئەو کەسانی کە سەردانیەکەن ئەو کتێبانی کە پێویستیانە یاخو جارێکی تر بتوانن لەوێ بەردەستیان بێت و بتوان دەستیان بکەوێت ئێمە ژۆکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ کە ئێستا هاوکارمان سەحەر لەوێ ئامادەیە لە پێشانگای نێودەوڵەتی کتێب زانیاریمانەیە تێ لەسەر پێشانگاکە و پێشانگاکە لە کێ و بۆکەی بەردەوامە بێ و کاتەکانی کێیە و زانیاریشمان باتێ لەوەی کە لە شارەکانی هەرێمی کوردستانەوە چۆن بەشداریان کردو ئایا لە دەریشەوە کەسانی کەش هاتوون بەشدار بن ئێمە ئێستا چینە لای هاوکارمان سەحەر سڵاو لێ بێ و بەیانی و باش ئەگەر گوێبیستێبی ئەمانوێت زانیاریمان بیتێ لەسەر چوارەمین خولی پێشانگای نێودەوڵەتی کتێب کە لە شاری سلێمانی بەڕێوە ئەچێت سڵاو لێ بێت بەیانی و باش بە سەحەریان سڵاو لە تۆ سەرکە سڵاو لەلانە بەیانی ئێوە باش سڵاوێکی گەرم پێشکەش بە بینەرانی عزیز و خۆشەویستمان بێت ئەمڕۆ بە هەماشەوە کە ئێوە ئاماژەتان بۆ کرد من لە شوێنی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لە تاسڵوجەم لەبەرەوەی کە ئەمڕۆ چوارەم خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی تایبەت بە کتێب بەڕێوە ئەچێت لێرە ئەمڕۆ هەفتەی مانگ یەکەم ڕۆژی پێشانگاکە هەتاکو 26 مانگیش درێژە دەخایەنێت هەموو ڕۆژێک پێشانگاکە لە سەعاتی 10 بۆ 6 ئێوارەوە بەردەوامی ئەبێت بەڵام ئەمڕۆ چون یەکەم ڕۆژێتی و مەراسمی تایبەت بێگومان سازەکرێت بۆ دەستپێکردنی پێشانگاکە سەعاتی 11 مەراسمەکە دەست پێ دەکات و پێشانگاکە ئیتر ئەو کەسانەی کە ئەیانەوێت ئەتوانتیایە بەشداری بکەن کۆمەڵک ڕێوڕسم و کۆمەڵک مەراسم سازەکرێت وەکو بۆ نمونە پێشکەشکردنی وتار لەلایەن وەزیری ڕۆشنبیری و هەروەها پارێزگاری سلێمانیەوە و دواتریش کە ئیتر ئامادەبووان دەتوانن پشنە شوێنەکان و ئەو کتێبانە کە پێویستیانە لێرای وەری بکرن لێرا ژمارەیەکی یەکجار زۆری ناوەند و دەستگای چاپ ئامادە بوون لە 20 وڵاتەوە هەر بۆیە ئەگەر ئێوە هەر کتێبێکتان پێویستە بەتایبەت ئەگەر لە بازاڕە بە ئاسانی بەردەست نییە بۆتان دەتوانن لێرە بە ئاسانی بیدۆزنەوە جا یەکەم جار با من بچمە لای جێگیری بەڕێوبەر کە بەڕێزیان لە ڕاستیە هەوڵێکی زۆریان هەبووە بۆ سازکردنی ئەم پێشانگای پێم خۆش ئەگە خۆشی لەسەر ناونیشانەکەی بەڕێزی پێویستی بەڕاستکردنەوە بوو بۆم ڕاست بکاتەوە بەڕێز کاکشۆقیم لەگەڵایە کاکشۆقی عومەرم لەگەڵایە پێم خۆشە بەڕێزت باسی پێشانگاکەم بۆ بکەیت ئەوەی کە ئەم پێشانگایە زانیاری زیاتر لەسەرچی هەیە فەرمۆ ئەمە خولی چوارەمی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبە خولی چوارەم لە کاتێکا بەڕێوە چ قەیرانی کۆرۆنا تا ڕادەیەکی باش خاو بۆتەوە قەیرانی ئابووری ئەندازەیەک جێگیری بەخۆیەوە بینیوە سلێمانی پێویستی بەم جۆرە چالاکیانەیە ئەم ساڵ کارمان کردووە لەسەر ئەوەی زۆرترین وڵات بەشدار بێ لەگەڵمانە زۆرترین دارنەشر لەگەڵمانە بەشدار بێ و زۆرترین بواریش بگرێتەوە ئەو وڵاتانەی بەشدارن لەگەڵمانە تاوەکو ئێستاکە حەفە وڵات بۆ 20 وڵات بەشدارن لەگەڵمانە ژمارەی ئینتشاراتەکان پەبلیشەرەکان واتە وەشانخانە و بڵاوکارەکان 200 تا 250 لەگەڵ کۆمەڵک دەستگای مرۆیش لەگەڵمانە بەشدارن وەکو نەخۆشخانەی هیوا وەکو نەخۆشخانەی هەرێم وەکو کۆمەڵک دەستگای تر کە بۆ خزمەتی گشتی لێرن ئەمان بە چ شێک بەشدار بوون؟ ئەمان بەشدارن لێرە بۆ خزمەتکردنی خەڵکی بۆ نمونە ئێستاکە لەبەر بابەتی بڵاوبوونەوەی هەندێک نەخۆشی شێرپەنجە و هەندێک حاڵەتی کوتوپڕ کۆمەڵک دەستگای مرۆیمان لەگەڵا ئەم دەستگایانە کۆمەک کۆکەنەوە کۆمەک دابەشەکەن بەسەر خەڵکە هاوکات بوونیشان لێرە پێدانی هۆشیاریە بە خەڵکیان و هاوڵاتیان زۆر سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ زانیاریەکانت با من بچمە لای کۆمەڵێک لە بنکەی چاپەکان کە لێرە ژمارەیەکی یەکجار زۆریان ئامادە بوون و هەروەها کۆمەڵێک باڵێن دەستگای چاپی لێ کە پێمە بە زۆر ئاشنایە بۆ ئەوەی عزیز هەر بۆیە بێخەم بن لەوەی کە ئەگەر کتێبێکتان پێویستە باساین لێرە ئەتوانم بیدۆزنەوە و هەروەها با من یەکەم جار لە بنکەی ژینەوە دەستی پێ بکەم چونکە ئەمان هەوڵ و دڵسۆزێکی یەکجار زۆریان هەیە ئەگەر مامۆستا جەزا عەزیز کێشی جەنابەت لەلام ئامادە بی بۆەوەی کە لەگەڵ بەڕێزت لەسەر بنکەی ژین قسێ بکەین کە ئێوە بە چ شێوەیەک لێرە ئامادە بوون و بەشداربوونتان بە چ شێوەیەکە بەیانی باش بەخۆم ناگەم لێنەوە پرسیارەکە چی بوو ویستم لە زاری جەناب تۆ مامۆستا جەزا لەسەر ئەمە زانیاری وەرگرم کە بنکەی ژین لەم شوێنە چۆن ئەتوانن خزمەت بە ئامادە بووان بکە ئێوە بە چ شێوەیەک بەشدار بوون ەکانی خۆمانەوانێت کە چاپمان کردو و دەیخێنە پێرچاوی خوێنەران تاوەکو ئەوان بیبینم بزانم تازەترین بەرهەمی ئێمە چییە لەم ساڵی ئایندەیە
جا ئێوە بنکەکەتان بێگومان ناوەکەی ئاشنای بەڵام پێم خۆشە خۆت بۆ ئەو کەسانەی کە حەزیان لە زانیاری زیاتر پێیان بڵێیت بەرهەمەکانتان لە چ بوارێکای زیاتر تازەترین بەرهەممان ئەو تۆفیق وابەیە کە ئێستا چاپ کراوە مامۆستا ڕەفیق کردوێتی بە مامۆستا ڕەفیق بانکە ئەو لەسەرەوە بدوێت زۆر باشە مامۆستا ئیشتەکەی کردووە بە ئەوە تازەترین بەرهەمات کابراوتی هەڵی ملیاڵەستێ ئەوەندە جوانە تۆفیق خۆش کاملەکەیت ئەگەرە فەرمی بۆ دەێنم بەسەرچاو فەرمو بێگومان بە هەمان شەکە مامۆستا جەزاش باسی کرد لە بنکەی ژینەوە لێرە کۆمەڵێک بەرهەم هەیە کە تازە چاپ کراون ئەمە تازەترینە ئاستی ژیان ئەو زەورایش بێنە باسێکی بەرهەمەکەمان زیاتر بۆ بکەین مامۆستا جەزا هەمەکانی مامۆستا تۆفیق وابیە ئەوانەی کە نووسیوەتیوانێ و چاپی کردووە هەر هەمی تەجلیت کراوە خراوەتە یەک سێ بەرگی تاوە یعنی هەموو ئەعمالی کاملەکەی تۆفیق وابیە لە بەدرێژای تەمەنی ئەوە هەر سێ بەرگەکەیەتی بەشی دووەممان کە هەیە یەکەم جارە پیشانتارین بە کورسادە و شەرەفەی بەرکە یەکەم کەس بێکەوە بکات ئەمە جەریدەی زەورە ئەمە پرۆژەیەکی هاوبەشە لەگەڵ تەفسیرە بەیەکەوە کردومانە مامۆستا ڕەفیق تخواوەرە بۆ ئێرانە عەزەر نەبێ ئەمە پرۆژە هاوبەشەکەی نێوان بنکەی ژین و تەفسیرە جەریدەی زەورە یەکەم جەریدەی عێراقیە کە نەشر کراوەتەوە جوانترین پاکردنەوەشی بۆ کراوە سەیری عادەدەکانیشی بکە با مامۆستا قسەی لەسەر بکات چکە من ئەو ئیشەکەی لەسەری کردو من معلوماتی زۆرم لەسەری نیە لەگەڵ مامۆستا تۆفەگیان ئەزیێتە کێشی لەسەر ئەم چاپکراوە زیاتر زانیاریمان پێشکەش بکەین ڕامەی زەورە بە یەکەمین ڕۆژنامەدانرێ لە مێژووی ڕۆژنامەگەری عێراقدا لە سەردەمی مەدحەت پاشا کە ناسراوە بەوەی کۆمەڵێ چاکسازی و ئیسلاحاتی کرد کە بوو بە والی بەخا ئەم ڕۆژنامەیە بە زمانی تورکی و تورکی عوسمانی هەڵبەتە و بە زمانی عەرەبی دەرچووە و بەردەوام بووە هەتاکو و ساڵەکانی جەنگی جیهانی یەکەم و ئەم ڕۆژنامەیە زۆر دەوڵەمەنە ئێمە شەرەفێکی گەورەمان پێبڕاوەک بنکەی ژین کە دەستگایەکی کوردین و لە هەرێمی کوردستان یەکەمین ڕۆژنامە کە بە زمانی عەرەبی و تورکی دەرچووە لە عێراقا چاپکەینەوە لەوانەیە پرسیارێک بکرێت بۆچی ڕۆژنامەی زەورە کە ڕۆژنامەیە کە بە عەرەبی و تورکی دەرچووە ئەم ڕۆژنامەیە لە ڕووی دیرۆچیەوە زۆر گرنگە چکە ڕووداوەکانی کوردستانیشی تێدا ئێمە دوای ڕوخانی ئیمارەتی بابان بە حەقەتەن ئەڵقەی مێژووی ئێمە زۆری ونە و ڕۆژنامەی زەورە یەکێکە لە سەرچاوەکانی دەستی یەکەم بۆ ئەو زانیار و بۆ ئەو ڕووداوانەی کە ئەو ڕۆژگارانە لە کوردستانە ڕوویان داوە. زۆر سپاس بە هیوای لەش ساخی و هەروەها بەردەوامی بۆ بەڕێزت ئەوە نە شوێنی جیاوازی تایە بەرهەمی جیاوازی تایە بەڕاستی من حەزم ئەکرد کە سەردانی هەموویان بکەین بۆ ئەوەی کە ئێوەی ئازیزیش هەر لە ڕێگەی وێنەکانەوە بتوانن سوودمەند بن لە با بڵین شوێنانە و بزانن کە بابەتەکان هەریەکەی چییە بەڵام بە حکمی بەرنامەکە من هەوڵەیەم ئەوەنەی کە مەجال هەبوو بۆ ئێوەی ئازیزی بگوازمەوە ئێستا هاتوونەتە ناوەندی گەشە سڵاو لە بەڕێزت ماندوو نەبن کامیەک لە لایەنەکان عزیێتە کێشن ئەگەر زانیاریمان پێ ببەخشن هەرچەند سەرقاڵی هێشتا ڕێکخستن لەشتان ساخ بێت ماندوو نەبن پێم خۆشە بەڕێزت باسی ئەوەمان بۆ بکە بە چ شوێک ئێوە بەشدار بوون وڵی ئێمە زۆر دەمێکە خەریکین تقریبان 3 مانگە بێ خۆمان ئەوەدە کردووە بۆ ئەم پێشنگایە بە چاپکردنی کتێب و حازرکردنی کتێب و قسەکردن لەگەڵ ناوەندەکانی کاکە چۆن بەشداری بکەین و ئیتر تا ئەم چەند ڕۆژەی پێشتر ئیتر ئێستا تشکر بەرەو کۆتاییەچێ و بە تەواتی خەریکە ئامادەی لەشتان ساخ بێت سپاس بۆ بەڕێزت و بە هەمان شۆکە بینیتان ماوەیەکی زۆرە ئەمان سەرقاڵی ئامادەکاریەکانن بۆی کە بەرهەمە تازەکان لێرە بخرێتە بەردیدەی ئێوەی ئازیز و خۆشەویست و هەروەها ئەو کتێبانەش بێت کە پێویستی ئێوەیە جا ئێستا ژمارەیەکیان لە شوێنەکان سەرقاڵی هێشتا ئامادەکاریەکانن چون هێشتا پێشانگاکە دەستی پێ نەکردووە با من بێ من ناوەندی چوارچرا و بزانم یەکێک لەو بەڕێزانە ئەدوێنم کە لێرە ئەگەر چونکە هێشتا وتم سەرقاڵن و طبعا ئەمان هێشتا ڕێکخستنیان ماوە بۆیە لەوانەیە ئاسان نەبێت دۆزینەوەی کەسێکیان کە با بڵین مەجای ئەوەی هەبێت کە قسە بۆی مەکە با بچینە ئەو لاوە ناوەندی غەزەل نووسان بۆ وەربگرم و ئەوەی کە زانیاریەک لەسەر بەشداری ئەوان بزانین ئەوان بە چ شێوەیەک ئامادە بوون لە ئێرەیە سڵاوتان لێبێت مانوو نەبن ئەزیێتە کێشی جەنابەت ئەگەر لە لام ئامادە بی وەکو ناوەندی غەزەل نووس بۆی کە بزانین ئێوە بە چ شێوەیەک لێرە ئامادە بوون بەشداریتان
بە چ شێوەیەکە و باسێکی بەرهەمەکانمان بۆ بکەی سڵاوی لێبێ مانوونە بن لەشتان ساخ بە هێشتا هەر سەرقاڵی ڕێکخستن باسێکی ئەوم بۆکەن ئێوەکو ناوەندی غەزەل نووس بە چ شێوەیەک بەشدار بوون وڵی هەروەکو کتێبخانەکانی تر و هەوەک ساڵان جا ئێوە ناوێکی ئاشنن بەڵام ئایاوە هەیە بەرهەمی تازە لێرا بۆ یەکەم جار بێت کە بخرێتە بەردی دەکان ئەمەمی تازەیە ئەمانەمە هەمیدی 6 کتێبی تازەمان دەرچووە لێرە بڵاو بێتەوە بەرهەمی تازە هەیە لێرا کە هێشتا نەخوێن زمان ئێستا نەکەوتە بازارەوە لێرە بڵاوەتەوە بەسێکی ئەوم بۆکەی نرخەکان تا چەند بەڕاستی فەرقی هەیە لەگەڵ بازارە داشکانەکان چۆنە شکانەیە تاوان بەڕاستی چۆن لە ساسیەک داشکامان کردو ئێمەش لە ساسی ساسیمان کردووە بۆ هەموو کتێبەکان دەستان خۆش بڕ لە ساسی ڕێژێکی یەکجار باشە سپاس بۆ بەڕێ هەمیشە وا هەمیشە را بۆ شێوازە کردومانە سەداسی داشکامان کردو دەستان خۆش بەمانونە بن فەرموو جەنابەت چونکە هێشتا کارتان مابوو ئێوە جا ئێستا با بێمە دارۆلکتێبی علمیە ئەگەر کەسێکیان بتوانێت قسێکمان بۆ بکات ئێوە ئەتوانن لەگەڵمان بن بۆی کە زانیاریکمان پێشکەش بکەن لەسەر بەشدارکردنتان دێ زۆر باشە هەر جۆرە ئاسوودان ئێوە بە هەمان شەوە کە ئەیبینن سەرڕای ئەوەی کە هێشتا ژمارەی با بڵێن زۆرێک لە هاوڵاتیان لێرە ئامادە نەبوون چونکە هێشتا پێشانگاکە دەستی پێ نەکردو بەڵام قەرەباڵغە سەرباری ئەوە و سەرباری ئەوە من بینیم کە هێشتا پێشانگاکە نەکرا بۆ ژمارەیەکی زۆری خوێندکاریش لە دەرەوە چاوەڕێیان ئەکرد و لە قوتابخانەکە لە مەکتەبەکانیانەوە هاتبوونە ئێرە بۆ ئەوەی کە لێرە بتوانن ئەوان دوای کردنەوەی پێشانگاکە بێنە ژوورەوە کتێبەکانیان کە پێویستیانە لێرە دابینی بکەن و لێرە بواری جیاوازی لێیە بۆ هەموو کەسەکان بە هەر سەلیقەیەکی خوێندن و پێویستیەکی خوێندن ئەتوانێت لێرە ئامادە بێت و ئەو کتێوانەیە کە ئەیەوێت لێرە بیدۆزێتەوە ئەتوانێت هەروەها ئەگەر پێویستی بە کتێب بوو و نەیزانی چۆن زانیاری وەربگرێت من دیمەنێکی زۆر جوانم بینی لێرە شوێنێکی تایبەتیان داناوە لێم بپرسە واتە تۆ ئەتوانیت ئەگەر لەسەر کتێبەکە زانیاری دویست کەسانێک لێرە ئامادە بن تۆ کتێبەکە ئەنووسیت ناوەکەی و ئەوان زانیاریت پێ ئەبەخشن و یارمەتی دانێکە لەگەڵیشە زۆر جار ئێمە پێمان خۆشە کە ئەو کتێبانەی کە تازەیە بەڵام خۆمان ئاشنانین کە چییە یان کۆمەڵێک نووسری تازەمان پێ بەناسێنێت ئەو کەسانەی کە لێرە ئامادەن بەپێ ئەو قسەی کە من لەگەڵیان نەکردم پێشوەختە زۆر بە جوانی ئەتوانن یارمەتی ئێوە بن لەسەری ئەوەی کە ئێوە چۆن ئەو کتێبێک کە پێویستانە بتوانن بە پێی سەلیقەی خۆتان دابینی بکەن و وابێت کە پەکتان نەکەوێت لێرە واتە بەدەستخاڵی ناگەڕێنەوە چونکە هەم نرخەکان گونجاوە هەم کتێبەکانیش زۆر با بڵێن لە هەموو بوارەکانە لێرە ئامادەی بە هەمان شۆکە ئاماژەم بۆ کرد لە 20 وڵاتەوە کاتە بە 20 زمانی جیاواز لێرە کتێب هەیە ئێوە ئەتوانن کتێبەکان دابین بکەن ئەلبەت 20 زمانی جیاواز مەبەست سەر بە 20 وڵاتی جیاواز ئەمان لێرە بەرهەمیان هەیە لە زمانە جیاوازەکان و هەر بۆیە ئەگەر تەنانەت بە دوای کتێبە ڕەفرەنس و کتێبە سەرچاوەیەکانیشە ئەگەڕن لێرە پەکتان ناکەوێت و ئەتوانن ئەم کتێبانە لێرە دەستەبەر بکەن و دابینی بکەن جا بێگومان خۆتان ئەمڕۆ مەجالتان ئەبێت کە بێنە ئێرە ئەگەر لە شاری سلێمانین ئەگەر لە شارەکانی تریشن خەمتان نەبێت چونکە پێشانگاکە هەتاکو 27 مانگ درێژە ئەخەیە کاتە مەجالتانە بێ ئەگەرتانان لە سلێمانی شۆنین لە شوێنێترە بگەنە سلێمانی بۆەوەی کە بتوانن لە پێشانگاکەیە ئامادە بن جا من ئەگەڕێمەوە لای هاوکارانم سەرکەوت لانە و بێگومان هەلێکی زۆر باشە لە دەستی خۆتانی مەدەن من بەخواتان نەسمێرە